زیاتر لە 140 کەس کوژراون و لەسەر و 500 کەسیشەوە بریندارن بەهۆی ئەو هێرشە ئاسمانی کرایە سەر مەڕاستیمی بە خاکسپاردنی باوکی کاربەدەستێکی حکوومەتی حوتیەکان. سەرهەڵداوانی حوتی لۆمەی ئەو هێرشە ئاسمانیە لە ئەستۆی هاوپەیمانێتی بە سەرکردایەتی عەرەبستانی سوعودیە دەنێ. لە ئێستادا شانشینی عەرەبستانی سوعودیە هەروە دێ و زیاتر دەبێتە جێی سەرنجی کۆمەڵگای نێونەتەوەیی بۆ بە دوواداچوون لەسەر وەک دەگوترێت کوشتنی خەڵکی سیڤیل لەو هێرشەدا. بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما لە پاش ئەو هێرشە ئاسمانیە گوتوێتی دەست بەجێ دەست دەکات بە پێداچوونەوە لە پشتیوانیکردنی ئەو هاوپەیمانێتی بە سەرکردایەتی سوعودیە لە یەمەن شەڕ دەکات. دکتۆر غازی ئیسماعیل وەزیری تەندروستی بە وەکالەت لەو حکوومەتەی حوتیەکان پشتیوانی دەکات دەڵێت لۆمەی ئەمریکا و عەرەبستانی سوعودیە دەکات بۆ ئەو هێرشە ئاسمانیە و دەشڵێت کۆمەڵگای نێونەتەوەیی و نەتەوەیە گرتوەکانیش بەرپرسیارەتیان لە ئەستۆیە بۆ بەردەوامیدان بەم جۆرە تاوانانە. ئەم ڕۆژ یەکشەممە عەرەبستانی سوعودیە ڕایگەیاندووە لێکۆڵینەوە دەکات لەسەر ئەو راپۆرتانەی سەبارەت بۆ هێرشە ئاسمانیان بەبێ دانپیادانان بەوەی هاوپەیمانێتەکەی شەڕی سەرهەڵداوان دەکات لە یەمەن تەنها هێزێکە بتوانێت هێزی ئاسمانی لەم قەیرانەدا بەکار بهێنێت.